منداڵان بەڕیز نۆرەیان گرتووە و ئەو پارەی ماوەیەکە کۆیان کردوتەوە لە ڕێگای دەستگای بەخشینەوە بە منداڵانی برسیکراوی کەرتی غەزەی دەبەخشن. ئەوان بەدڵێکی خاڵی لەکینە و پڕ لە خۆشەویستی پارەکانیان دەبەخشن. دەڵێن ئێمە تێرین و نامانەوێت چیتر منداڵانی غەزە بە برسێتی ببینین. وڵای یەکەم جار ئەبێ زۆر سپاسی دامەزراوی ڕابوونکی کە ئێمەیان هێنا بۆ ئەم دەستگا خێرخوازیە و هەروەها ئێمە پارانێرین بۆ مناڵەکانی غەزە لەبەروی ڕۆژانە 150 مناڵە مرن ئیتر لەبەروی برسی و شت نابن. تۆ کە مناڵەکانە بینی کە ئەو برسیانە؟ ئارەوەڵا باڵە لە یوتوب زۆریان بینم گوناحن هەر نەک مناڵڵا و ژن و پیر و هەمویان. پارەی کۆکراوی خۆت بوو دەخیلە بوو بووان؟ وەڵا پاری ڕۆژانی خۆم بوو چەند لە توانە بوو هێنان بۆ مناڵەکانی غەزە. ئەم ڕەپارەیان کۆ کردوتەوانەیە کە زۆر سپاسی ناوەندی ڕابوونەکەم کە ئێمانە خێرە بێ بەش نەکردووە بۆ مناڵانی غەزە ڤیدۆکانشە. بۆچی هاوکاری منداڵانی غەزەکەی؟ لەبەرەوەی برسین. هەڵمەتەکەی بەخشین بۆ هاوکاری کەرتی غەزە لە شار و شارۆچەکان چڕکراوەتەوە. بەرپرسی نووسینگەکان دەڵێن ئەرکمان قورستر بووە شەو ڕۆژمان خستۆتە سەریەک بۆ بەشداری لە تێپەڕاندنی ئەم دۆخەی کەرتی غەزە. ئێستاش سوپاس بۆخوا بە دانپێدانانی خەڵکی غەزە خۆیان گەلی کوردی موسڵمان یەکێکە لە هەرە چالاکترین گەلەکانی جیهان لە هاوکاری کۆکردنەوە و ئەنجامدانی پرۆژە لە کەرتی غەزە. بۆیە بەڕاستی ئێمە لێرەوە سەرەتا سوپاسی خەو خێرخوازانەکەین کە دێن بەدەم کەمپینەکەەوە و داواکارین لە خێرخوازانی تریش ئەگەر بە 250 دیناریەکیش بێ چونکە ڕەنگە ئێمە دوێنەیەکێک لە خێرخوازەکان 110,000 دۆلاری هێناوە ڕەنگە خەڵکێک بڵە جا خێرخوازەوەی نایەنابێ من 250 چیلێکم ئەگەر بە 250یەکیش بێ بەشداری بکەن سوچێک هەر ئەگرێ و فەقیرێک تێرەکە و سکی هەژارێک تێرەکە بێن بەدەم کەمپینەکەەوە ئێمە سوپاسیانەکە. ئەم هەفتەیە دەستگای خێرخوازی بەخشین کە 147 ڕۆژە ئەمڕۆکە ئابلۆقەیەکی تەواوی ناوکەتی غەزەی دراوە ئەو کەلوپەلەی خواردنانێکە هەبوو لە ماوەی ڕابردوومەکانی ڕابردوو کۆتاییان پێهات تەنها ڕێگایەک ماوە ئەوش ڕێگای ناوەوەی بە قاچاق بووە کە دەتوانم 1.40 بە زیادەوە کە نرخەکانیان زیاد کردبوو ئەوش لەلایەن ڕژێمی زانی جوولەکەەوە کە فەردەیەک ئار نرخەکەی لە 600 دلار تاکو 900 دلار برز بەوە چیلۆیەک برنج لە 3 دلارەوە کرا بە 40 دلار چیلۆیەک برنج لە ئێستا چیلۆیەک نیسک لە ئێستادا کە بە 20 دلارە دەتوان بێم خەڵکی هەژار و نەدار لەم بێکەسابەتی ساڵێک و 9 مانگە هیچ کەسێک لە ناو غەزە نەیتوانێت کەسابەتی خۆی ئەنجام بدات بۆیە لێستر تەنها چاویان لە خێرخوازانی هەموو جیهانە بەتایبەتیش لە کوردستان من هەردەمێ لێرەشەوە بەڕاستی ئەوە بڵێم کە خەرچی کۆڵ پشتیوانێکی زۆر گەورەی لێ قەماوان بووە بە نمونەی ئەوەی کە لەم هەفتەیەدا دیارە ئەو ڕاپرسێک کە لە ناو غەزەی ئەنجام درا کە بۆ ئێمەیان ناردەوە و سوپاسی کوردیان کرد بەگشتی کە بە پلەی یەکەم هات لە ناو غەزەی کە زۆرترین پرۆژیان ئەنجام داوە. ئەوەی بەخشین پێداگری لەسەر دەکات گەیشتنی هاوکاریەکانە وەکو خۆی بە شوێنی مەبەست و دەڵێن ئەوانەی پرۆپاگەندەی ئەوە دەکەن هاوکاریەکان ناکات دەیانەوێت خێرخوازان سارد بکەنەوە. داوا لە خێرخوازانیش دەکرێت ئەوەی لە توانایاندا هەیە بۆ ئەم دۆخەی غەزە ئەنجامی بدەن و لەم دۆخە خراپەدا هاوکاریان بن. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.